والصلاة والسلام على رسول الله بنراني برز خوشويستم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خدمت برزتان داين لا رافا كردني قرآني بيروس لا تفسيري سورة الأعراف كشتنا آياتي 58 لا آياتي رابردو دا لدرسي رابردو باسي او من كركا خواي پروردگار چون با كان هەڵدەکات و دەینێرێت و هەوری قورسی پڕ لە ئاوی پێ هەڵدەگرێت و دەیگوازێتەوە بۆ سەر ئەو شوێنەی کە ئەو بەلەد و وڵات و زەوی و خاکەی کە مردووە بارانی بەسەردا دەبارێنێت و زیندوو دەکاتەوە. ئاوەش خۆی گەورە مرۆڤ زیندوو دەکاتەوە. ئێستا بزانین باران کە دەبارێت بەسەر زەویدا ئایا ئەم زەویە هەموو وەکو یەکە لە ڕوانگەی سوودوەرگرتنی لەم بارانەی کە بەسەریدا دەبارێت و لە ڕوانگەی یعنی دەرەنجام و پاشە ڕۆژی بارانبارینەکە بزانین زەوی چەند جۆرە. پەروەردگارمان فەرمووی والبەلد الطەیب یەخڕج نەباته بإذن ربه، یعنی ئەو زەویەی کە پاک و چاک و بەپیتە کاتێک کە بارانەکە بەسەریدا دەبارێت یەخڕج نەباته بإذن ربه، ئەوە نەباتەکەی واتە دار و درەخت و ڕووەکەکەی گژوجیاکەی زۆر بەباشی دەڕوێت و بە فەرمانی خواشین دەبێت و دێتە دەرەوە و بەروبوومێکی زۆر بەسوود دەبەخشێت چکە زەویەکی بەپیت و بەرەکەتە. بەڵام والذی خەبوثە، ئەو زەویەی کە هەر خۆی لە خۆیدا هیچ نییە، پیسە، بێکەڵکە، بێسوودە، جایە زەویەکی شۆرە، یعنی سوێرە و هیچی لێ شین نابێ، هیچی لێ ناڕوێت، یاخود لمە، یاخود زەویەکی بەردەڵانە، یعنی زەویەکی سەخریە، ئەوە لا یەخڕج ئیلا نەکیدە، ڕووەکەکەی یاخود ئەوەی کە لێی دەردەچێت هیچی لێ دەرناچێت ئیلا شتێک نەبێت کە زۆر بێسوود و بێفەڕە، بێکەڵکە هیچی وا لێ دەرناچێت. زەوی لماوی، زەوی بەردەڵانی، زەوی شۆر، ئەوانە هیچی وا ئیسیفادە ناکات، هەرچەندە بارانش بەسەریدا ببارێ هیچ بەرهەمێکی وای لێ دەست ناخرێت و یعنی شوێنێکە مەتەن زەویەکە چەوەڵانە، هیچ ئیسیفادەی نی، هیچی لێ نابێتێت. خوای گەورە دەفەرمێ کەذالکە نوصرف الآیات، بە هەمان شێوەی نمونەی ئەم دوو زەویە لەگەڵ باران چۆنە، ئەوە ئێمە ئاەتەکانی خۆمان یعنی جۆرا و جۆر پێ دەکەین و ئاڵ و گۆڕیان پێ دەکەین بۆ کەسانێک کە سوپاسی خوا بکەن. یعنی چۆن خوای پەروەردگار نمونەکانی خۆی جۆرا و جۆر پێ دەکات، ئاەتەکانی ئاڵ و گۆڕی پێ دەکات لە شێوازێکەوە دەڵێن بۆ شێوازێکی تر. کە سەیری قورئان کەین بەڕێزەکانم، هەندێک حەقایق و ڕاستی تیادا باس کراوە لە شێوەی قەسەس و چیرۆک بەسەرهات، ئەو بەسەرهاتی نوح، ئەو بەسەرهاتی صالح، ئەو بەسەرهاتی هود، ئەو بەسەرهاتی پێغەمبەر خۆی عەلەیهی سەڵات وسەلام، ئەو بەسەرهاتی یوسف عەلەیهی سەڵات وسەلام، بەسەرهاتی موسا لەگەڵ بەنو ئیسرائیلەکان. زۆرێک حەقایق خوای گەورە دەیخاتە ڕوو لە ڕێگای قەسەس و جێڕانەوەی بەسەرهاتیان کە دەرس و عیبرەتی زۆری تێدایە. شێوازێکی تری قورئان کە دەیگۆڕێ ئوسلوبێکی تر، نوصرف الآیات، جۆرێکی تر بریتیە لە الأمثال، ضرب الأمثال. خوای گەورە نمونە دێنێتەوە وەکو ئەم نمونەی ئەم ئاەتە، نمونەی مرۆڤی پاک و باش لەگەڵ مرۆڤی خراپ وەکو نمونەی زەویەکی بەپیت و بەرەکەت و زەویەکی بێکەڵک وایە. بۆچی؟ بۆی تێبگەین، حاڵی بین، ئیسیفادە لە قەزیەکە بکەین. و ئەو نمونەیە کە بیهێنین تەطبیقکەین بەسەر مرۆڤدا، بزانین لە چ شتێکدا لە یەک دەچن. نمونەی ئیمانداری دڵپاک، بیر و باوەڕ پاک، وەکو نمونەی زەویە بەپیت و بەرەکەتە پاکەکە وایە. البەلد الطەیب والمؤمن الطەیب، ئیمانداری پاک و باشیش. هەر وەکو چۆن باران بەسەر زەویە پاکەکەدا باری سوودی پێگەیاند و بەروبووم و درەختێکی زۆری
لێ ڕواوشین بوو. ئەم قورئانش کە بارانی ڕەحمەت، ئەو قورئانش کە بریتیە لە وەحی خوا، چۆن باران لە ئاسمانەوە لەلایەن خواوە دێ، لە هەورەکانەوە خوا گەوردای دەبەزێنێ، قورئانیش لەلایەن خودی خوا خۆیەوە دێ، لە بارانەکە زۆر گرنگترە. بارانەکە زەویەکەمان بۆ زیندوو دەکاتەوە، قورئان دڵ و دەروونمان زیندوو دەکاتەوە. بەڵام کام دڵ و دەروونە زیندوو دەکاتەوە؟ ئەو دڵ و دەروونە کە پاک بێت، زەویەکی بە پیت و بەرەکەت بێت، دڵێکی بە پیت و بەرەکەت بێت و پاک بێت و بیر و باوەڕێکی ڕاست و دروستی هەبێ، هەر ئاەتێکی قورئان کە بۆی دەخوێنرێتەوە ڕەنگ دەداتەوە لە کردار و گفتاری، بەرهەمی شیرین و بەسوودی دەبێت لەو مرۆڤەدا ئەو ئاەتە. وای لێ دەکا بەرەو چاکە دەیبا، وای لێ دەکا بەرەو باشە دەیبا. کەواتە چۆن بەلەدە تەیبەکە نەبات و ڕووەک و درەختی زۆر بەسوودی تێدا دەڕوێت و دەردەچێ، ئەو ئیماندارە پاکاش بەخۆی قورئانەوە کە بەسەریدا دەبەزێ، کرداری جوان و گفتاری جوان و هەڵسوکەوتی جوان لەو مرۆڤەدا دەردەچێت و کەسێکی شیرین و سوود بەخشی لێ پەیدا دەبێت. درەختە باش و چاکەکان لە سوود زیاتر نیانە. ئیمانداریش کە قورئانی بەسەردا دابەزی کە دەبێتە کەسێکی موحسین، دەبێتە کەسێکی مصلح، دەبێتە کەسێکی چاکەکار و سوود بەخش. بەڵام هەمووشی بئیذنی ڕەبێ، ئەو فەزلی خوایە، بەویستی خوای پەروەردگارە، نەک بە ئازایەتی خۆمان بێت. نمونەی مرۆڤی خراپ، بیر و باوەڕ پوچ، سەقەت، ناخپیس، وەکو نمونەی زەویە پیسەکە وایە. چۆن زەویە پیسەکە هەرچەندە بارانی بەسەردا ببارێ هیچ شین نابێ لێی، چاوەڕێی هیچ درەختێکی بەسوودی لێ ناکرێت، مرۆڤی خراپیش ئاوایە. ئاەتی بۆ دەخوێنیتەوە سوودی نیە، قورئان، حەدیث، مەوعیزە و ئامۆژگاری، ئەبەدەن هیچ لا یەخرج ئیلا نەکیدا. سەعاتی ئامۆژگاری بکە، دوایی کە لێ بوویتەوە گاڵتەی لێدێ و پێت پێ دەکەنێ. هەموو قورئانی بەسەردا بخوێنەوە دوایی فشەی لێ دێت. بۆ؟ چونکە پیسە. ئەوە زەویە بێ کەڵکەکەیە کە ئەگەر 4 مانگ لەسەر یەک بارانی بەسەردا ببارێ هیچی لە چاوەڕێ ناکرێت لێی شین بێت، ئەبەدەن هیچ. مرۆڤیش ئاوایە. فەرمووی نصرف الآيات لقوم يشكرون، قومێک کە شکری خوا بکەن، سوپاسی خوای گەورە بکەن، ئەوانە سوود لەو تەنویع و جۆرا و جۆرێتی و ئاڵوگۆڕی ئاەتەکان دەکەن، ئەوانە ئیسفادەی دەکەن. دەبینین وەکوتمان بەشێکی قورئان ئاەتەکان قەسەس و چیرۆکە، بەشێکی ئەمثال و نمونەیە، بەشێکی وعد و وعیدە، بەشێکی ئەمر و نەهیە، بەشێکی حەڵاڵ و حرامە، بەو شێوازە. لەم ئاەتە بەڕێزەکانم بۆمان دەرکەوت کە هێنانەوەی نمونە مەبەستەکان ڕوونتر دەکاتەوە و هەروەها نمونەی مرۆڤی باوەڕداری چاک و مرۆڤی خراپیشمانزانی کە وەکو چی وایە. تا ئێرە بەڕێزەکانم ئەمە 59 ئاەت گەیشتینە 58 ئاەتی سوورەتی ئاعراف، ئەوە وەکو مقەدیمەیەک، پێشەچیەک کە باسی دروستکردنی دابەزاندنی قورئان، فەرمانکردن بە شوێنکەوتنی قورئان و پەیامەکەی خوا و صراع و کێشەی نێوان ئیبلیس و ئادەم، سەرپێچی ئادەم، سەرپێچی ئیبلیس، دابەزینە سەرزەوی، دوژمنایەتی بینیان و ئەمانە هەمووی باسکرا. ئێستا ئەو پێشەچیە نەظەریە کە باس کرا، ئێستا نمونەی واقعی بزانین کە خوای گەورە مرۆڤەکانی هێنانە سەرزەوی و پەیامیشی بۆ ناردن. ئایا ئەو خەڵکە شوێن پەیامەکەی خوا کەوتن یان شوێن وەسوەسەی شێتان کەوتن؟ لە نێوان ئادەم و نوحدا عليه الصلاة والسلام، عليهم الصلاة والسلام، 10 قەڕن لەسەر یەک خەڵک خوای گەورەی بەتەنها دەپەرست، خوای گەورەیان بەتەنها دەپەرست. بەڵام دوایی چەند پیاوچاکێک هەبوون، وەد و سواع و یەغوث و یەعوق و نەسر.
ئەو پێنج پیاوچاکە لە قەومی نوح کاتێک کە وەفاتیان کرد شەیطان هاتە لای قەومەکان وتی ئەو پێنج پیاوچاکە ڕەحمەت و بەرەکەت بوون لە ناوتاندا ئێستا ڕۆیشتن پێویستە لە بیریان نەکەن ئەی چی بکەن ئێوە وەرن پەیکەریان بۆ داتاشن لە شێوەی خۆیان لە مزگەوتەکان بڵین مەعابیدەکانیان لەو شوێنەی کە ئەوان خواپەرستیان تیا دەکرد داینێن پەیکەرەکانیان بۆی لە پێش چاوتان بن ئێوەش وەکو ئەوان کاری چاکە بکەن وەکو خوا گەورە لە سوورەتی نوحدا باسی کردووە وی ئێوەش وەکوان خواپەرست بن ئەو مەرحەلەی یەکەم مەرحەلەی دووەم دەی ئێوە خۆتان دەزانن وەکو ئەو پیاوچاکانە لە خوا نزیک نین ئەوان لە خوا نزیکن ئێوە خراپن لەوەیە خوای گەورە دوعای ئێوە قبول نەکا لەوەیە کەواتە داوا لەوان بکەن بڕۆنە سەر مەرقەدەکەی ئەوان سەرگۆڕی ئەوان داوا لەوان بکەن بۆ ئەوەی لە خوا نزیکتان کەنەوە و شەفاعەت و تکاتان بۆ بکەن لای خوا ئەوە شەیطانە وجە تووشی واستەی کردن واستە لە بینی خوان و خوادان تووشی شیرکی کردن و تووشی شخص پەرستی کردن ئەجینا سەرەتا کان الناس ئومەةً واحدة خەڵکی یەک ئومەت بوو هەمووی مسلمانی خواپەرست بوو یەک خواپەرست دوایی کە ئاوا شەخص پەرستی و گۆڕپەرستی هاتە ناو قەومی نوحەوە خوای پەروەردگار نوحی نارد عليه الصلاة والسلام بۆ ئەوەی بیان جێڕێتەوە سەر ڕێگە ڕاستەکەی تەنها خواپەرستی جا با بزانین بانگەوازی نوح بۆچی بوو و بەسەرهاتی نوح لەگەڵ قەومەکەی چۆن بوو لقد أرسلنا نوحا إلى قومه لقد أم لا ما وكلا درساني رابردوش داوتو مانا تشعر بوجود قسم يعني سويندك لبيش دا هي بلام در نبردراوة يعني وكو هو اخواي قرب له سويند بعزتي خوم من نوح منارد وكو بيغمبرك بو قومكي عليه الصلاة والسلام فقال يا قوم اعبدوا الله يعني يكسر كاتك اخواي قرب ارشي بيغمبرات خست سر دواي نخست كم ترخمي لي نكرت نيود دي سبي دس بي ذكم دو سبي فقال يكسر هل صاو دستي كرب بانقوازي قومكي لتشيو بزاين دستي بيكرت فرمي يا قوم اعبدوا الله أي قومكم خوابة هاب فرستن ما لكم من إله غيره بو ايوانية هيج پرستراويشي حق شايستي پرستن بي جگلو خوايا نيتانا أما ودو سواع يغوث يعق نسر أو بينش ناوا بينش بياو چاك بون أو أنا خوا نبون شايستي پرستن نبون ما لكم من إله غيره بۆ ئێوە نیە هیچ پەرستراویشتر کە حەق بێ بیپەرستن شایستەی پەرستن بۆ کردن و داوا لێکردن بێ بۆ چونکە پەرستراوی حەق ئەوەیە کە دروستی کردوون ئەوەیە کە ڕزق و ڕۆزیتان دەدا ئەوەیە کە دەتان ژیێنێ ئەوەیە کە دەتان مرێنێ ئەوەیە کە بوونەوەری بەدەستە ئەوەیە کە کاروباری ئەو کەونە ڕێک دەخا ئەوەیە کە دائیمەن چی بڵێن دەیبیستێ چی بڵێن دەیبینێ چی بکەن دەیبینێ ئەوەیە کە هەموو توانای بەسەر هەموو شتێکدا دەشتێت ئەوەیە کە قەت نامرێت ئەوە پەروەردگاری ڕاستە پەرستراوی ڕاستەقینەیە جا ئەو پێنج پیاوچاکە ئەم صفاتی خوایەتیان تێدا بوون نا تیاندا نەبوو ئەوتە خۆیان مردوون چۆن مردوو شایستەی ئەوەی بیکەیتە ئیلاه و بیپەرستیت و هانای بۆ بەریت خۆی مردووە ما لەکم من ئیلاه غەیڕه نیتانە ئێوە جگە لەو خوایە پەرستراوی تر إني أخاف عليكم عذاب يوم عظيم براستي من دترسم كسزا ترسي سزاي روجي مزنم هي لسر إيوة توش تان بي سزاي مزن تان توش بي زور ترسم ليتان هي بوچي اگر آوا بمينه شخص پرستی و گور پرستی بکن او ترسي سزاي روجي مزنم ليتان هي كتوش تان دبيت لما يتا چی حاڵی بوون بەڕێزەکانم ئەوە حاڵی بوون کە بانگەوازی نوح عليه الصلاة والسلام بۆ بوو فەرمانی بەتەنها خواپەرستی کرد و نەهی لە شەریک بۆ خوادانان و شەخص پەرستی و گۆڕپەرستی کرد کە ئەمەش بانگەوازی گشت پێغەمبەرانە عليهم الصلاة والسلام و هیچ دینداریەک دانامەزرێت کە لەسەر ئەساسی و لەسەر بنچینە و بنەمای تەنها خواپەرستی نەبێ
تێگەیشتین کە نوح عليه الصلاة والسلام هەڕەشەی لێ نەکردن بەوەی کە قەتل و عامیان کە هەڕەشەی لێکردن بە سزای ڕۆژێکی مەزن کەواتە ترساندنی خەڵک بە سزای ڕۆژی قیامەت سنەتە و تێگەیشتین کە پێغەمبەر نوح عليه الصلاة والسلام و بێگومان تێگڕای پێغەمبەرانیش کە ئەوەیان وتووە پێغەمبەران لە هەموو کەسێک دڵسۆزتر و بەپەرۆشتر بوون بۆ میلەتەکەیان ئەوەتە مەترسی ئەوەی هەیە کە دەفەرمێ ئینی ئەخاف عەلەیکم عەذاب یەومٍ عەظیم من دەترسم تووشی سزای ڕۆژێکی مەزن بن کەواتە نوح پێخۆش نییە قەومەکەی بسووتێ بە ئاگری جەهەنەم بۆیە بینەرانی بەڕێز خۆشەویستان یەک پرسیارتان لێ بکەم چێ دڵسۆزی میلەتە ئەوەی کە میلەت دەسووتێنێت بۆ خاتری بەرژەوەندی کەسی خۆی بۆ خاتری بەرژەوەندی حیزبی خۆی یا ئەو کەسەی کە شەو ڕۆژ لە خزمەت میلەتەکەیدایە بۆ ئەوەی میلەتەکەی لە ئاگری جەهەنەم ڕزگار کە لە غەزەبی خوا ڕزگاریان کە و سەرفرازیان کە بەچوونە بەهەشت و شادبوون بە ڕەزابوونی خوا کامە دڵسۆزی میلەتە زۆر جار دەبیستین لێرە و لەوێ کەسانێکی بێدین کە قەدری دین نازانن و باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە لە حەقیقەتدا دێن دەڵێن باشە پێمان ناڵێن ئێوەی بانکخواز چ خزمەتێکی ئەو میلەتەتان کردووە لای ئەوان خزمەت ئەوەیە کە تۆ پارەیەکی زەبەلاح و گەورە بێنیت جادە بکەیت نەخۆشخانە دروستکەیت و هەر ماڵی قەتعەیەک زەوی بدەیتێ و سولفەیەکی بدەیتێ خانووەکەشی لەسەر بکات و معاشێکی باشی بۆ ببڕیتەوە ئێوە لەکوێتان بۆ بین کاکە خۆ داهاتی ئەو میلەتە داهاتی ئەم وڵاتە بەردەستی ئێمەدا نییە تاوەتان بۆ بکەین بەڵام لەگەڵ ئەوەدا ئەگەر گومڕاشی کەی سەریشی لێ بشێوێنی بەرەو جەهەنەمیشی بەری مشکلەی نییە بەس پارەی بدەیت ئایا ئەمە دڵسۆزیە یا ئەوە دڵسۆزیە کە پێغەمبەران پێی هەڵسان عەلەیهیم السەڵات وەسەلام ڕێگای ڕاستی سەرفرازی ڕاستەقینەیان نیشان دەدانی میلەتەکەیان بۆ ئەوەی تووشی گومڕایی دنیا و ئاگری دۆزەخ نەبن و بۆ ئەوەی بێبەش نەبن لە بەهەشتەکەی خوا بەڵێ گەورەترین دڵسۆزی ئەوەیە کە تۆ دەستی میلەتەکەت بگری بەرەو بەهەشتی ببیت بە ئیزنی خوا ئەوە گەورەترین چاکەیە کە نمونەیەک بێنینەوە بۆ نمونە مناڵێک یا گەنجێک لەسەر لێواری شاخێکە کە نازانێ شاخە و خەریکە هەڵدەدێرێت دوو کەس دێن یەکێکیان $1 دەداتە ئەو گەنجە ئەوی تریشیان دەستی دەگرێ و ڕای دەکێشێ بۆی نەکەوێتە ناو چاڵەکە لە شاخەکە هەڵنەدێرێ کە دەستی نەگرێ هەڵدەدێرێت بە خۆی و بە $1 کامیان زیاتر دڵسۆز بوون کامیان چاکەی زیاتریان لەگەڵ کرد نەک $1 ئەگەر $100 بدەیتێ کە کەوتە ناو چاڵەکەوت سوودێکی دەبێت ئەو کاتە ئەگەر بێت و ئەو کەسەی کەوتە خوارەوە لە سەر شاخەکەوە یەک تۆز ڕوحی تێدا بمێنێت کابرای کە پارەکەی دایە بچێتە سەری پێی دەڵێ من پارەی تۆم بۆ چی بوو تۆ نەتێش با من بکەومە خوارەوە ئەوە دڵسۆزی بوو بۆ من نەک تۆ منت خەڵەتان بە پارە ئاگام لە خۆم نەبوو تاکەوتمە خوارەوە بەڵام ئەوەی تر هیچ پارەشی نەدا بەس دەستی بگرێ نەکەوێتە خوارەوە ئەی کە چۆن لەوەش زیاتر دەستی بگرێ نێکەوێتە خوارەوە ئەوجا بشی با فەرم و بڕۆ بۆ خۆشترین قەسڕ و شوێنیش تیایدا دانیشە بە ئیسراحەتی ژیانت مسۆگەرە نمونەی دووەمیان نمونەی پێغەمبەران و بانکخوازانە کە ناهێڵن خەڵک بکەوێتە ناو ئاگری جەهەنەمەوە بە ئیزنی خوا کە دەستیان دەگرن بەرەو بەهەشت بیان بن بۆیە بزانن نوح عەلەیهی السەڵات وەسەلام داوای تەوحید دەکا یەکسەر لە دوایشدا دەفەرمێ بەس من زۆر دەترسم ئەی میلەتەکەم کە بە قسەم نەکەن بەردەوام بن لەسەر شەخص پەرستی و گۆڕپەرستی و شەریک بۆ خوادانان مەترسی ڕۆژی سزای ڕۆژێکی مەزنم لێتان هەیە دەترسم توش بن بەنا بەخوای گەورە بابزانین هەڵوێستی دەسەڵاتدارانی و ناودارانی نەتەوەکەی بەرامبەر بانگەوازەکەی نوح چییە
قال الملأ من قومه إنا لنراك في ضلال مبين. لە وەڵامدا پیاوە گەورەکانی هۆزەکەی نوح عليه الصلاة والسلام بەوە نەوەستان کە بڵێن ئێمە باوەڕت پێ ناکەین، بەوە نەوەستان کە بڵێن ئێمە گوێڕایەڵیت ناکەین. ئەی چی؟ ئێستا سەرە ڕای ئەوە هاتن عیبداریشیان کرد، تۆمەتباریشیان کرد، لەکەداریشیان کرد، وتیان بە دڵنیاییەوە بەڕاستی ئێمە وا تۆ دەبینین کە تۆ لەناو فی ضلال مبین، لەناو گومڕایی و سەر لە شێواویەک دایت کە مبینە زۆر ئاشکرایە، هەموو کەسێک هەستی پێدەکا کە تۆ گومڕای ئەی نوح. سبحان الله سبحان الله، کە حەقەکە قبول ناکەی مەیە خاوەن حەقیش تۆمەتبار مەکە، کەچی ئەو کۆمەڵە دەسەڵاتدارە ناودارە بە حساب پیا و ماقوڵەی قەومەکەی نوح بەرژەوەندچیەکان بۆی کە خەڵک بەردەوام کوڕنوش بۆ ئەوان بەرێ، بەردەوام گوێڕایەڵی ئەوان بێ و بەکاریان بێ، خەڵکەکان بەکار بێنن بۆ بەرژەوەندی خۆیان. ئێستا بزان چ چەوەشەکاریەک و خیانەتێکیان لەو میلەتە کرد. وتی وەڵڵا، وتیان ئەی نوح تۆ باسی چیەکەی؟ ئێمە ئیننا، ئەوە تەوکیدێکە، لەنەڕاکە، ئەمەش تەوکیدی دووەم، بە دڵنیاییەوە ئێمە زۆر دڵنیاین کەوا تۆ دەبینین تۆ لە گومڕایی و سەر لە شێواوی ڕوون و ئاشکرادای، نەکەر سەر لە شێواویەک هەندێک کەس هەستی پێ بکەن، هەر زۆر مبینە. منداڵێکی قەومەکەمان بێنە دەزانێت کە تۆ سەر لە شێواوە، بۆ چکە بە ئێمە دەڵێی واز بێنن لە پەرستنی ئەو پێنج پیاو چاکە، ئەوە سەر لە شێواویە گومڕاییە. سبحان الله، دەوترێت تاریخ و یعید و نەفسە. ئەمڕۆ هەر بانگخوازێکی ئەهلی تەوحید و سنەت کە بە خەڵک دەڵێ هانا بۆ شەخصێک مەبەن، سوزدە بۆ قەبرێک مەبەن، پشت بە مردوویەک مەبەستن، داوا لە پێغەمبەرێک و پیاوچاکێک مەکەن، تەنها ڕوو لە خوا بکەن. با بەمانە شێت بوون، ئەمانە سەریان لە شێواوە، ئەمانە دینێکی تازایان هێناوە. ئێمە لەگەڵ قسەی قەومی نوح فەرقی چییە؟ لەم ئایەتە چیمان بۆ دەرکەوت؟ ئەومان بۆ دەرکەوت کە ڕۆڵی خیانەتکاری و چەواشەکاری ناودار و دەسەڵاتدار و بەناو معقوڵەکانی قەومەکەی نوح چ خیانەتێکیان لە میلەتەکەیان کرد، بۆ ئەوەی ئەو میلەتە هەر بیر لەوە نەکاتەوە شوێن نوحکەوێت عەلەیهی سەڵاتو وەسەلام، چونکە کە سەر لێ شێوا و گومڕا بوو بێت، کێ شوێن سەر لێ شێوا و گومڕا و شێتێک دەکەوێت؟ کەس شوێنی ناکەوێت. وەڵامی نوح چی عەلەیهی سەڵاتو وەسەلام؟ نوح سەڵاتو وسەلامی خۆی گەورەی لەسەر بێ نەچوو جنێویان پێ بڵێ طەبعاً، و نەچوو یعنی ئسلوبێک بنوێنێ کە لایەق نییە. یەکسەر فەرمووی چی؟ دوو هەڵوێستی نواند. یەکەمیان هەڵوەشانەوەی ئەو گومانەی ئەوان، قال يا قوم ليس بي ضلالة، ئەو گومڕایی کە ئێوە دەیدەنە پاڵ من کە من گومڕا بووم سرم لێ شێواوە، ئەبەدەن مسقالە زەڕەیەکیش گومڕایەتی لە مندا نییە، کەواتە قسەیەتان درۆیە، ئەسڵ و ئەساسی نییە. ئێ باش، ئەو تۆمەتەی پوچەڵ کردەوە، ئێستا دێ بەڵگەی خۆی دێنێ لەسەر حەقیقەتی خۆی، ولكني رسول من رب العالمين، ڕاستیەکەیەوەی من نێراوێکم لەلایەن پەروەردگاری هەموو جیهانیان، ئەوە ڕاستیەکەیەتی، نەک ئەوەی کە ئێوە بەو شێوازە منتان وێنا کردووە لە پێشچاوی خەڵک. ئەوە نیم، ئەوەم من گومڕانیم، سرم لێ نەشێواوە، من نێراوێکم لەلایەن خوای پەروەردگار، ئاوای وت عەلەیهی سەڵاتو وەسەلام. کەواتە براکانم، سەیرە کەسانێک خۆیان لە گومڕایی دابن، بەڵام پێغەمبەرانی خوا بە گومڕا و سەر لێ شێوا و لە قەڵەم بدەن. ئەمەش جەهلی مڕەکەبە کە ئینسان تووشی بوو پەنا بەخوا، تەرازوەکەی عەکس دەبێتەوە، پێوەرەکەی سەرەوبن دەبێت، شتەکان بە ئاڵوگۆڕ دەبینێت، چاک بە خراپە دەبینێ و خراپیش بە چاک دەبینێ، و هیدایەت بە گومڕایی دەبینێ و گومڕاییش بە هیدایەت دەبینێت. پەنا بەخوای گەورە، ئایا فەرمانکردن بە خواپەرستی بەتەنها ئەو خوای کە دروستی کردوون، ئەو خوای دەتان ژینە و دەتان برێنێ، ئەو خوای ڕزق و ڕۆزیتان دەدا، کەسێک بڵێ بەزە و خوای بپەرستن، هانا بۆ شەخصێک و قەبرێک مەبەن، ئایا ئەمە گومڕاییە سەر لێ شێواویە؟
کەواتە بۆمان دەرکەوت کە نوح عليه الصلاة والسلام شوپەکەیوانی پوچەڵ کردەوە و حقەتەکەی خۆی دەرخست. زیاتر بزانین نوح چێیە عليه الصلاة والسلام، چۆن خۆی دەناسێنێ زیاتر. فەرمووی ئوبەلیغوکم ریسالاتی ڕەبی، من پەیامەکانی خواتان پێڕادەگەێنم، نێراوم لەلایەن خوا و نەبێ هاتم لە جیرفانی خۆمەوە شتێکم دەرهێنابێ بۆ ئێوە. من ئەندام پەرلەمانێک نیم دانیشم یاسا بنووسمەوە، دەی من بەرنامەی ژیانتان بۆ دادەنێم، خەڵچینە ئەوە مەکەن حرامە ئەوەشیان بکەن حەڵاڵە، ئەوە بڕیارم لەسەردا ئەو شتە نابێ بکرێ ئەوەشیان بڕیارم لەسەردا دێ بکرێ. پێغەمبەرانەوە نەبوون لە هەوا و ئارەزووی خۆیان بێن شت بنووسن، نا. ئوبەلیغوکم ریسالاتی ڕەبی، من پەیامەکانی خواتان پێدەگەێنم، ئەو خوای دروستی کردوین کە من خۆم بەرنامەتان بۆ دابنێم، حەقی خۆتانە اعتراضم لێ بگرن، ڕەخنەم لێ بگرن، بڵێن تۆ چی و ئێمە چی، تۆژۆکو ئێمە مرۆڤی، بە چه حەقێک مرۆڤێک بەرنامەی ژیان بۆ مرۆڤێک دابنێ، بە چه حەقێک دایبنێ؟ ئەوەی بەلای تۆ چاکە لەوانەیە بەلای منەوە خراپ بێ. کاکە تۆ حەزت لە شوتیە، من حەزم لە کاڵک، تۆ حەزت لە سوێریە، من حەزم لە شیر نییە، تۆ حەزت لە سەرمایە، من حەزم لە گەرمایە. کەواتە مرۆڤ شایستەی ئەوە نییە بەرنامە بۆ مرۆڤ دابنێت. ئەی چێ دایدێنێ؟ ڕەبی، ئەو خوای دروستی کردوین. بۆیە نوح عليه الصلاة والسلام نەیوت دەی لەمە دوا من هەموو شتێکم بۆ ئێوە، نا. ئوبەلیغوکم ریسالاتی ڕەبی، پەیامەکانی خواتان پێدەگەێنم، وأنصح لكم ونصيحتان دەکەم، ئامۆژگاریتان دەکەم، ئامۆژگاری. کەلیمەی نوسح یعنی ئەو پەڕی دڵسۆزی لە ئامۆژگاری کردندا. وأعلم من الله ما لا تعلمون، من شتێک دەزانم لەبارەی گەورەی و باڵادەستی خوا و ڕاستێتی و تەواوێتی پەیامەکەی خوا کە ئێوە نایزانن. ئێمەدام نایزان و من دەیزانم کەواتە پێشتە بە قسەی من بکەن. من لە خۆمەوە شت ناڵێم، ئەوەی کە پێمە لەلایەن خواوە بۆم نێراوە. سبحان الله، کە سەیری ئەم سێ وشەیە بکەین، ئەم سێ ڕستەیە، ئوبەلیغوکم ریسالاتی ڕەبی وأنصح لكم وأعلم من الله ما لا تعلمون. بێگومان ئەو علم و زانستەی کە پێغەمبەران پێیانە لە خواوە بۆیان هاتووە کەسی تر پێی نییە، نایزانێت. کەواتە لێرەوە بۆمان دەردەکەوێت نوح عليه الصلاة والسلام بۆ خاتری بەرژەوەندی شەخصی دنیای خۆی دەستی نەکرد بە بانگەوازی تەوحید، ئەو قسانە بە خەڵک بڵێ، بەڵکو بۆ خاتری بەرژەوەندی خەڵکەکە خۆیانە، بۆی ئەو خەڵکە تووشی ئاگری جەهەنەم نەبێت، بۆی ئەو خەڵکە سەری لێ نەشێوێت، بۆی ئەو خەڵکە نەبێتە کۆیلەی کۆیلەکان، کۆیلەی عەبدەکان، بۆی ئەو خەڵکە لە زوڵم و ستەم دانەمێنێ، لە جەهالەت و نەفامی دانەمێنێ. نوح بۆ نەهاتووە خەڵکی لە من بەکارتان دێنم وەکو پەیژێک، وەکو سولەمێک و دەڕەجێک و قادرمەیەک پلیکانەیەک بەسەرتاندا سەر دەکەوم، دەتاخەمە ژێر پێی خۆم بۆی بەسەرێوەدا سەرکەوم بگەمە قیمەت و لوتکە. نا، نوح بۆ نەهاتووە عەلەیهی سڵاو وسەلام، دەڵێ من دڵسۆزتانم، ئامۆژگاری خێرتان دەکەم بۆی خوا لە خۆتان ڕازیکەن، بۆی ئەو بەهەشتەی کە لێی هاتوونەتە دەرەوە با پیرە گەورەتان هاتووە بۆی بگەڕێنەوە جارێکی تر، و بۆ ئەوەی دنیاشتان شێوە بەهەشتێک بێت. ئین الأبرار لەفی نەعیم، لە دنیاشدا لەفی نەعیم، لە باشتیشدا لەفی نەعیم. من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. کە تۆ بێت و ڕوو لە خوا بیت و خوا بە تەنابپەرستی، ژیانی دنیاشت طیب و باش و پاک دەبێ. کەواتە زانیمان داوای پێغەمبەران بۆ چییە؟ بەڵام بەداخەوە حاڵی خەڵکەکە لەگەڵ پێغەمبەران و بانک خوازانی شوێنکەوتەی پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام وەکو چی وایە؟ وەکو حاڵی نەخۆشێکی نەفام وایە لە بەردەستی پزیشکێکی دڵسۆز. پزیشکە دڵسۆزەکە نەخۆشیەکەی دەزانێت چییە، پێی دەڵێ کاچی نەخۆش من دڵسۆزم بۆت، بەخوا هیچ بەرژەوەندیەکی من لەوەدا نییە کە ئێستا من ئەو عیلاجت بۆ دەنووسم، بۆ خاتری خۆتمە ئەوە عیلاجە بەکاری بێنە. دەڵێ بڕۆ دکتۆر، من ئەوەندە شێت نیم، تۆ زۆر شێتیت، دەزانمەوە بۆ خاتری خۆتە ئەم عیلاجە بۆ من دەنووسی،
سبحان الله تۆ نەخۆشی کاکە ئەمە پزیشکە ئەم عیلاجە بەکار بێنە بۆ تۆیەتی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام و شوێنکەوتەی پێغەمبەران بانگ خوازان وەکو پزیشکێکی دڵسۆزوان وأنا لكم ناصح وأنصح لكم بەڵام بەداخەوە خەڵکی بێباوەڕ و نەفام وەکو نەخۆشە نەفامەکە وایە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام دیسان لێرش بۆمان دەرکەوت کە دەفەرمێ وأنصح لكم من ئامۆژگاری دڵسۆزانەتان دەکەم کەواتە پێغەمبەران سەڵات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێ لە هەموو کەس دڵسۆزتر و سوود بەخشتر بوون بۆ گەلەکانیان و هەروەها لەوەدا کە فەرمووی وأعلم من الله ما لا تعلمون ئەوە حاڵی بوون کە هەر کەسێ علمێکی بە سوودی هەبێ پێویستە گوێی لێ بگیرێت سوودی لێ ببینیت مادام علمی پێ تۆ پێت نییە ئەمما بڵێنە وەڵام من ئاوڕشی لێ نادەمەوە خۆت زەرەر دەکەیت ئەو علمی پێ خۆت زەرەر دەکەی بە قسەی نەکەیت دواتر نوح عەلەیهی الصەلاة وەسەلام ئەو سەرسوڕمان و ئیندیهاش و تەعەجوبەی کە هەیانە دەیەوێ لای بەرێ لە سەریان ئەوە عەجیبتم ئەن جاءەکم ذیکر من ربکم عەلی ڕەجوڵ منکم باشە ئایا ئێوە سەرتان سوڕماوە لەوەی کە بەرنامە و یادخەرەوەیەکتان بۆ هاتووە لەلایەن پەروەردگارتانەوە لەلایەن پیاوێک کە لە خۆتانە یعنی بەلاتانەوە سەیرەمە سەیرێکی تێدایە لیونذیڕەکم بۆچیش هاتووە بۆ ئەوەی بە سزای خوا بتان ترسێنێ لە چی لە ئاکامی شەخصپەرستی لە ئاکامی گۆڕپەرستی لە ئاکامی یاخیبوونتان بتان ترسێنێ بە سزای خوا لیونذیڕەکم وەلیتەتەقوا و بۆی خۆتان بپارێزن لە تووڕەبوون و غەزەب و سزای خوا وەلەعەلەکم تورحەمون و بەشکو کە ئەوەتان کرد ئێوە ڕەحمتان پێ بکرێ لەو کەسانە بن کە خوا ڕەحمەت و میهرەبانی خۆیتان بەسەردا دادەبارێنێ و بکەونە بەر ڕوحم و بەزەی خوای گەورە ئێ باش ئەمە سەیرێکی تێدایە نەفەرێک خوای گەورە هەڵی بژاردووە لە ناو خۆتانە دەیناسن دەست پاکە دەم پاکە داوێن پاکە ڕازگۆیە دڵسۆزە خوای گەورە بۆی هەڵبژاردوون نەسیحەتی خێرتان دەکا ئامۆژگاریتان دەکا دڵسۆزە بۆتان بۆ ئەوەی خوا ڕەحمتان پێ بکە وەلەعەلەکم تورحەمون بۆ ئەوەیەتی ئەوە هەدەفەکەیە هەدەفی پێغەمبەران لە داوەکەیاندا وەلەعەلەکم تورحەمون بۆی ڕەحمتان پێ بکرێت هەدەفی پێغەمبەران ئەوە نییە بۆ ئەوەی ئێوە غەزەبتان لێگیرێ یا بۆ ئەوەی من منصبێکم دەستکەوێت لە دنیادا بەهۆی بانگەوازیەکەم و پارەیەکم دەستکەوێت نا بەشکو ئێوە ڕەحمتان پێ بکرێت ئەوە هەدەفەکەی منە ئەجا ئەمە سەیرە نەوەڵا سەیر ئەوە نییە بەڵام بەداخەوە لە وڵاتی سەیر و سەمەرەدا شتێک کە سەیر نەبێ دەبێتە سەیر و شتێکیش کە سەیرە بە سەیر سەیری ناکەن چۆن ئایا کەسێک بێ بە خەڵک بڵێت خەڵچینە ئەو خوای دروستی کردوون لە نەبوونەوە ئەرز و ئاسمانی دروست کردووە ڕزق و ڕۆزیتان دەدا ئەوە بپەرستن سەیرە یا ئەوەیان سەیرە کەسێک لەو لاوە بێ بڵێ بابا من دەزانم واز بێنن تۆ کە مشکلەیەکت هەیە هانا بۆ فڵان مەرقەد بەرە وەرە فڵان مەرقەد لەکوێ وەرە بە سیارە بۆی دەڕۆین ڕۆیشتین تا مەرقەدێکمان دۆزیەوە نەفەرێکە خوا دەزانێت چەند سەد ساڵ پێشتا مردووە کاک ئەمەت بینیوە ئەمە هەموو شتێک لای ئەوەیە کە نەخۆشیت هانای بۆ بەرە مناڵت نابێ وەرە سەر مەرقەدەکەی داوای لێ بکە و ئومێدی هەرچیت هەیە وەرە بەردێک بە قەبرەکەیەوە نێو دوایی کە گرتی یعنی تەواو دوعاکەت قبول دەبێ پارچە پەڕۆیەک کە هەڵواسراوە بیهێنە هەڵی واسە لە نەخۆشی و باداری ڕزگارت دەبێ ئەمەیان سەیرە یا ئەوەی پێغەمبەرەکان سەیرە ئەوەی دووەمیان سەیرە و بێعەقڵیە بەڵام وەکو وتم کە فیتڕەتی ئینسان تێکچوو شتی سەیر لای سەیر نابێ شتی ناسەیریش لای سەیر دەبێت بەداخەوە کەواتە تێگەیشتین کە نوح عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی هیچ جێگای سەرسوڕمان نییە کە خوای گەورە منی ناردووە بۆی ئامۆژگاریتان بکەم تاوەکو ئێوە خوا ڕەحمتان پێ بکە دەرەنجامی باوەڕ نەهێنانیان چی بوو 950 ساڵ بەم شێوازە بە شەو و بە ڕۆژ بە ئاشکرا و بە نهێنی نوح عەلەیهی الصەلاة وەسەلام نەسیحەتیان دەکات سبحان الله سبحان الله لەو صبرە لەو ئارامە لەو تەحەمولە 950 ساڵ لەگەڵ قەومەکەی خەریکە وەلەعەلەکم تورحەمون بۆ ئەوەی خوا ڕەحمتان پێ بکە
قەومەکەی دەیانەوە بچن ناو ئاگرەوەیش دەیانگری کوڕە وەرە با نەکەویتە ئاگر کوڕە وەرە با تووشی ئاگر نەبی نە ئەبەدەن قبوڵیان نییە 950 ساڵ ئەی دەرەنجام چی بوو دوای 950 ساڵە فەکەذەبووه بە درۆیان دانا و ئەو پەیامی پێ هاتبوو بە درۆیان دانا درۆیە تۆ نە پێغەمبەری خوایت نە پەیامی تەنها خواپەرستی و دوورکەوتنەوە لە شەخصپەرستی و گۆڕپەرستیش لەلایەن خواواتوە بە درۆیان دانا ئێکە دوای 950 ساڵ تۆ هەر عاقڵ نەبی هەر سوود وەرنەگری هەر عیبرەت وەرنەگری خوای گەورە چیت بەسەر دێنێ خوای گەورە فەرمووی فەکەذەبووه فەئەنجەیناه یەکسەر خوای گەورە نوحی ڕزگار کرد عليه الصلاة والسلام چی تریش والذین معه في الفلك ئەوانش کە لەگەڵ ئەو ئیماندارانش کە لەگەڵیدا بوون لە ناو کەشتیەکەدا خوای گەورە ڕزگاری کردن و زریانێکی نارد لە ئەرز و ئاسمان و لە هەموو لایەکەوە ئاو دەهات لافا و زریانێک هەڵسا کە خوای پروردگار فەرمووی وأغرقنا الذين كذبوا بآياتنا ئەوانەمان نقم کرد لە ئاودا کە ئاەتەکانی ئێمەیان بە درۆدانا دەی ئەوە دەرەنجامەکەیتی هەڵیگرنەوە إنهم كانوا قوما عمين بەڕاستی ئەوان قەومێکی کوێر بوون نەک چاویان کوێر بێت دڵیان کوێر بوو چونکە کوێری دڵ ترسناکترە لە کوێری چاو بەنا بەخوای گەورە إنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور خوای گەورە دەفەرمێ لە بەرامبەر بینینی حەقدا چاوەکان کوێر نابن بەڵام ئەو دڵانەی کە لە ناو سینگدان ئەوە کوێر دەبێت دڵ کوێر دەبێت دڵ چونکە کوێر بوون و حەقیان نەبینی ئەوە نەتیجەکەی ئەوە بوتیادا چوون شکستیان هێنا و ئەوانش کە شوێن پێغەمبەرەکەی خوا کەوتن و ئیمانیان پێهێنا خوای گەورە ڕزگاری کرد و سەری خستن بەڕێزەکانم ئەمە چیرۆکێک نییە هۆنرا بێتەوە هەڵبەسترا بێ نووسەرێک دانیشتی بێ ڕۆژێک بڵێ وەڵاهی با چیرۆکێک دابنێم بۆ ئەوەی خۆش بێت بۆ خەڵکی بجێڕمەوە نە ئەمە واقعە ئەوەی ئێستا ئێمە لەم شەودا بە یەک دەرس باسمان کرد ئەمە بەسەرهاتی 950 ساڵی ژیانی ئومەتێکمان باس کرد کە لە واقعدا ڕووی داوە 950 ساڵ ژیان صراع و کێشە لە بینی پێغەمبەرەکەی خوا و ئەو قەومە یاخیە سەرکەشە و عاقبەتیان ئەوە بوو کە خوای گەورە ئەو لافا و زریانەی هێنا میلەتێکی کاملی لەناو برد خوای گەورە کاتێک کە نوح لە خوا پاڕایەوە قال رب إني مغلوب فانتصر فدعا ربه إني مغلوب فانتصر أي خوای من دەسەڵاتم نەماوە لە بەرامبەر ئەوانەدا خوای پەروەردگار فەرمووی فاستجبنا له وەڵامی دایەوە و ئەوی ڕزگار کرد و میلەتەکەی لەناو برد بەڕێزەکانم ئەم قسەیە بۆ ئەوە باز نەکراوە شەوانی ڕەمەزانی پێ بەڕێکەین وەڵای چیرۆکێکی خۆش بوو بۆ ئەوە خوای گەورە باسی کردووە دەرسی لێوەربگرین سەیری ژیانی خۆمان کەین پێش ئەوەی ژیانی من و تۆش ببێتە عیبرەتێک بۆ خەڵکی دوای خۆمان ئەگەر شوێن پێغەمبەران و پەیامی خواکەوین فەئەنجەیناه شمولمان دەکات بە نسیبمان دەبێت وەخوا ڕەحممان پێ دەکا و ڕزگارمان دەکات ئەگەر چاو لە شوێن پێغەمبەرەکان نەکەوین و شوێن ئەو قەومە یاخی بوانەکەوین چی بەسەر ئەوان هات ئەوش بەسەر من و تۆ دێت بەڵام لەوانەیە بە شێوازێکی تر داواکارم لە خوای پەروەردگار بخاتی ناوجوانەکانی وەصیفاتە بەرزەکانی ڕەحممان پێ بکا وامان لێ بکا شوێن پێغەمبەران بکەوین و بە تایبەتی پێغەمبەری ئاخر زەمان محەممەد عەلەیهی سەڵات وسەلام و دەست بە پەیامەکەی خواوە بگرین خوای گەورە هیدایەتمان دەی تا شەوێکی تر و بەسەرهاتی پێغەمبەرێکی تر لەگەڵ قەومەکەی بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ بێ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه ونزعنا ما في صدورهم من غل تجري من تحتهم الأنهار وقالوا الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله لقد جاءت رسل ربنا بالحق
ونودوا أن تلكم الجنة أورثتموها بما كنتم تعملون. خەرجکردنی زەکات بۆ بڵاوکردنەوەی دینی خوا.